دەرجێک بینە ڕاستەوتان نەبێت بینەرانی عزیزی شارپرێس باشەوەی کە ڕاستەخۆ لەگەڵتانم ئەمڕۆ 13 ئۆکتۆبەر واسە ڕۆژتێپەر دەبێت باسەر ئەنجامدانی هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق لە دوای ڕاگەیاندنی دەرەنجامەکانی هەڵبژاردن لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکانەوە لە ئێستادا بەشێک لەو کاندید و بربژێری هێز و لایەنە سیاسیەکان کە پۆستەر و وێنەکانیان لە سەر شەقامەکانی شاری سلێمانی بوونی ماوە هەندێکیان توانیان سەرکەوتن بەدەست بێنن و کورسی خۆیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق مسۆگەر بکەن و لە ئێستادا بەشێک لەو کاندید و بربژێرانە جانتاکانیان ئامادە کردەوە خۆیان کۆ کردێتەوە بۆ ئەوەی بەرەو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ بەغدا بەڕێ بکەون لە بەرامبەر ئەمەدا بەشێکی تر لەو کاندید و بربژێرە سەر بەخۆیان یاخود کاندید و بربژێری بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان کە تا ئێستا شوێنە و پۆستەرەکانیان لە سەر شەقامەکان بوونی ماوە نەیانتوانی سەرکەوتن بەدەست بێنن و نەیانتوانی دەنگی دەنگدەران بەدەست بێن و سەربکەون بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەوەی پێویستە لە دوای هەڵبژاردن و تەواوبوونی هەڵبژاردن پێویستە تەواوی هێز و لایەنە سیاسیەکان و تەواوی بربژێر و کاندیدەکان پۆستەر و وێنەکانی خۆیان بە مەبەستی پاگڕاگرتنی شار لە سەر شەقام و ئەو شوێنانەی کە دیاری کرابوو بۆ هەڵواسینی پۆستەر و وێنەکانیان پێویستە لێ بکرێتەوە. لە ئێستادا بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان وێنە و پۆستەرەکانی خۆیان لە دوای تەواوبوونی هەڵبژاردن لە شەقام و ئەو شوێنانەی کە دیاری کرابوو بۆ هەڵواسینی پۆستەر لێ کراوەتەوە و لە ئێستادا هیچ وێنە و پۆستەرێکیان نابیندێ. بەڵام لە بەرامبەر ئەمەدا لە دوای 3 ڕۆژ تێپەڕبوون بە سەر هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراقدا تا ئێستاش بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان بەشێک لە کاندید و بربژێرەکان تا ئێستا ژوێنە و پۆستەرەکانیان لە سەر شەقامەکان هەربوونی ماوە و لێ نەکراوەتەوە. بەشێک لە هێز و لایەنە سیاسیانە جۆرێک لە گرێبەستیانە بووە لە ماوەی بانگەشەی هەڵبژاردندا لەگەڵ هەندێک لە کۆمپانیاکان لە گرێبەستەکەدا ڕوون نییە کە ئایا لێکردنەوەی ئەم پۆستەر و وێنانە ئەرکی کۆمپانیاکە یاخود نەخێر ئەرکی خودی کاندید و بربژێرەکە یاخود خودی ئەو هێز و لایەنە سیاسیەکە ئەم گرێبەستەی کردووە. ڕاگەیاندنی شارەوانی سلێمانی لە پەیوەندیکی تەلەفۆنیا لەگەڵیان پێیان ڕاگەیاندین کە وادەی مانجێک دیاری کراوە بۆ ئەو کاندید و بربژێر و هێز و لایەنە سیاسیانەی کە تا ئێستا وێنە و پۆستەرەکانیان لەسەر شەقامەکان ماون ئەگەر لە وادەی ئەم مانگەدا ئەو وێنانەیان لێ نەکەنەوە ئەوە شارەوانی سلێمانی خۆی هەڵدەستێت بە لێکردنەوەی ئەم پۆستەر و وێنانە و پاکردنەوەی شار لە وێنە و پۆستەری تەواوی کاندید و بربژێرەکان و تەواوی ئەو خەرجەی کە بۆ لێکردنەوەی پۆستەر و وێنەکان تەرخان دەکرێت دواتر لە کاندید و بربژێرەکان یاخود لە هێز و لایەنە سیاسیەکان وەردەگیرێتەوە. ئەمە لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە سەرجەم پارێزگاکانی عێراق و لە سەرجەم بازنەکان تەواوی کاندید و بربژێرەکانی بانگێش کرد بۆ واژۆکردنی بەڵێننامەیەک بۆ واژۆکردنی میساقی شەرەف کە تەواوی ئەو کەسانی کە بربژێر و کاندیدن و بەشداری پرۆسەکەیان کردووە لەو بەڵێننامەیەدا تێدایە کە دەبێت پابەندی تەواوی ڕێنمایەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بن. بەڵام لە دوای تەواوبوونی هەڵبژاردن لە ئێستادا دەبیندێت کە بەشێک لە کاندیدی هێز و لایەنە سیاسیەکان و بەشێک لە کاندیدە سەربەخۆکان پابەندی ئەو بەڵێنە نەبوون کە لە چوارچەوەی ئەم بەڵێننامەیەدا واژۆیان کردووە و هەندێک لە وڵاتیان پێیان وایە کە ئەو کاندید و بربژێرانە نەیانتوانیوە لەگەڵ واژۆکانی خۆیان و لەگەڵ وتەکانی خۆیاندا ڕازگۆ بن.